جێمی کارتەر دان بەوەدا ئەنێت ئەو کاتەی تەمەنی 21 ساڵان بوو هاوسەرگیری لەگەڵ خۆشەویستەکەیدا کردووە کە تەمەنی 18 ساڵان بووە لەو کاتە دڵنیا نەبووە هاوسەرگیریەکەی سەرک دێت. کاتێک داوام لە ڕۆزالین کرد کە هاوسەرگیریم لەگەڵدا بکات یەکەم جار ئەو ڕازی نەبوو. بەڵام هەوڵەکانی کارتەر ئاکامی هەبووە. لە 7 جوڵای 1946دا لە شارەکەی خۆیان بڵێنی لە جۆرجیا هاوسەرگیرییان کردووە. دوای 75 ساڵ سەرۆکی پێشووی یەکێک لە نهێنیەکانی هاوسەرگیریە دوورودرێژ و سەرکەوتووەکەی باسەکەت. جۆرە ڕێبازێکی ژیانمان هەبوو کە لەسەری کۆک بووین. بوارمان بە هەریەکەمان داوە کە کاتی هەبێت بۆ جێبەجێکردنی شتە تایبەتیەکانی خۆی. هەروەها هەوڵ بدەین ئەو شتانش بدۆزینەوە کە پێکەوە بیکەین. کاتێک تەمەنم 62 ساڵان بوو پێکەوە خلیسکێنەمان کردووە کە ئەویش 59 ساڵان بوو. پێکەوە لە باڵندەکانمان ڕوانیوە و یاری تێنسمان کردووە و ڕاوی ماسیشمان کردووە. جا ئێمە شتی زۆر هاوبەشمان هەبووە کە پێکەوە بیانکەین. کارتەر دەژڵێت هەرچەندە ئەم ستراتیژە هەمیشە نەبووتە ڕێگر بۆ ئەوەی ناکۆچیمان نەبێت بەڵام یارمەتی داوین کە ناکۆچیەکانمان کوردەم بێت. زوو تووڕە دەبین بەڵام هەوڵمان داوە بەر لە نووسن کۆتاییان پێ بهێنین. Jimmy and Rosalind Carter have کارتەر و ڕۆزالین سەرکەوتووترین هاوسەرن لە مێژووی سەرۆکایەتی ئەمریکادا. جانەسن ئالتەر نووسەری کتێبی His very best Jimmy Carter alive دەڵێت ڕەنگە کارتەر نەبوایەتە سەرۆک بەبێ یارمەتیدانی ڕۆزلی لە سەردەمی بانگەشەی هەڵبژاردن لە پێشبڕکێی سەرکەوتووانە بۆ کۆشکی سپی لە ساڵی 1976دا. ڕۆزالین لە ڕووی سیاسیەوە زیرەکترە. چی دەبێت کاتێک ژنومێرە جیاوازی بیرروبۆچوونی سیاسیان هەبێ لەو باوەڕەدام شەڕی زۆر دەکەن. خۆشبەختانە من و ڕۆزالین لە زۆربەی کارەکاندا ڕێککەوتوین بە تایبەتی لە ساڵی 1976. ئالتەر دەژڵێت پەیوەندەکانی کارتەر مێژوویە و بێپێشینە بووە. Because Jimmy and Rosalind Carter had such a بە لە بەرچاوگرتنی کە کارتەر و ڕۆزالین پەیوەندیەکی تایبەتی پتەویان لە هاوسەرگیریەکەیاندا هەبووە زۆر نزیکتر وەک لەوەی لە نێوان فراکلین و ئیلنۆردا یان لە نێوان کلینتون و هێلەریدا هەبووە. هەرەوە ژوای کردووە کە ڕۆزالین کاریگەری بێوێنەی لەسەر بڕیاری هاوسەرەکەیدا هەبوو بێت. دەمتوانی ڕێنوێنی بکەم وا بزانم ئەمە ژوای کردبوو پەیوەندیمان بەهێزتر بێ. بەڕێزگرتن لە یەکتری گەشەمان کرد. من ڕێزم لەوە دەگر کە ئەو دەیکرد و هەروەها ئەویش ڕێزی دەگر لەوەی من دەم کرد. لەو کاتەوە ئەوە بووە پەیوەندیەکی بێوێنە. لەو کاتەوەی کۆشکی سپیان جێهێشتووە لە ساڵی 1970دا کارتەر شەڕی نەخۆشیەکانی کردووە. هەروەها پتەوکردنی دیموکراسیەت لە سەرتاسەی جیهاندا لە ڕێگەی ڕێکخراوی کارتەری قازانجنەویست. لەم دواییانە هەردووشیان دووچاری کێشەی تەندروستی هاتوون و پێکەون لە ماڵەکەیان لە بلینز لە جۆرجیا ماونەتەوە. لەوێش ئاهەنگی یادی 75 ساڵەی هاوسەرگیرییان لەگەڵ ئەندامانی خێزانەکەیان و هاوڕێکانیان کردەوە. دەیانتوانی لە هەر کوێکی دنیا بیان ویستایە لەوێ بژین. زۆر لە سەرۆکەکانی تر ماڵەکانی خۆیان جێهێشت بەڵام ئەوان لە ماڵەکەی خۆیاندا هەست بە ئارامی دەکەن. ئێمەش ئاگامان لێیانە و خۆشمان دەوێن. ئەوانیش ئەوە دەزانن حەزیان لە چوونە دەرەوە و پیاسەیە لە شەقامەکانی شوێنی لەدایکبوونیان وەک سەردەمی منداڵیان. ئەم ناوچەیە دەبێتە جێگەی گۆڕەکانیشیان کاتێ ماڵ ئاوایی لە ژیانەکەن. پێکەوە لە گۆرستانێکا بن نزیک ئەو سەرچاوە ئاوە خۆشەی ڕاوی ماسیان لێ کرد.